دانیشتوانی شاری پەنەما لە ویلایەتی فلۆریدا لە پەناگە تاریکەکاندا هاتنە دەرەوە بۆ بینینی وێرانکاریەکان و دیمەنی تێکچوونی ماڵەکان و بازاڕەکان بە شێوەیەک کە دارەکان داڕماون بەسەر سەقفی خانووەکاندا پارچە پارچە بوون. سەتەلایت و وایەرەکانی کارەبا و کەلوپەلەکانی ناوماڵ پەش و بڵاو بوونەتەوە و کەوتونەتە سەر زەوی. هەروەک ئەوە وایە بۆمبێک بەسەرێردا تەقی بێتەوە. نازانم چی بڵم. ماڵەکانی هەموو کەس بەم شێوەیەن. بۆیە لە ڕاستیدا هیچ شوێنێکی تر نییە بۆی بچین. زریانەکە لە دوای خۆی دیمەنێکی جێهێشتووە کە هاوشێوەی وێرانکاریەکەی کەناری دەریای مەکسیکۆیە. ئەوە شارێکی ترە کە بەر ئەو زریانە کەوتووە بەر لەوەی لە ئەلەباما و جۆرجیا و نۆرت کارۆلاینا و ساوت کارۆلاینا بڵاو ببێتەوە. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داناڵد ترامپ ڕۆژی سێشەممە باری نایاسایی بۆ فلۆریدا ڕاگەیاند. نزا و پاڕانەوەکانمان لەگەڵ ئەوان کە ژیان و خێزانەکانیان لەدەستداوە و دڵمان لەگەڵ هەزاران لەو کەسانن کە زیانی ماڵی و داراییان لێکەوتووە کە لە زۆر ڕوەوە بە تەواوی لەناوچوون. هەروەها ئەو خێزانانەی کاوارە بوون و ئەو کار و مامەڵە بازرگانیانەی گرفتیان بۆ دروست بووە بەهۆی ئەو زریانە وێرانکارەوە. پاسەوانی نیشتیمانی و خزمەتگوزاری لە ویلایەتەکانی ترەوە تیمەکانیان ناردووە بۆ دابینکردنی هاوکاری بۆ ئەوانەی زیانیان بەرکەوتووە. تیمەکانی پشتنین و فریاکەوتن بە دەوری فلۆریدادا بڵاو بوونەتەوە و بەدوای ئەو کەسانەدا دەگەڕێن کە بەهۆی ئەو زریانەوە گیریان خواردووە و هەندێک خاکی سەرەکی کشتتوکاڵی خاپور بوون. جێگیری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مایک پێنس لەگەڵ کاربەدەستانی کشتتوکاڵ کۆبەوە بۆ گفتوگۆکردن لەسەر زیانەکانی کشتتوکاڵی. پەیامان بۆ هەموو ئەوانەی زیانیان بەرکەوتووە ئەوەیە کە لە ناو دڵی هاوڵاتیانی ئەمریکادان ئێمە لەگەڵتانین لەگەڵ ئێوە دەمێنینەوە نەک تەنها لە کاتی دەرەنجامەکانی ئەو زریانەدا بەڵکو دوای ئەوەش ئێمە لە جاران زیاتر لەگەڵتان دەبین بەهێزتر لەوەی کە پێشتر هەبووە. کاربەدەستان هۆشیاری دەدەنە دانیشتوان کە وریابن لەبوونی لافا و هەروە هۆشیاریاندا بۆ چۆڵکردنی ئەو شوێنانە لە کاتێکدا هێشتا زریانی مایکل کۆتایی نەهاتووە.